نمونەیەکی ترتان بۆ بێنمەوە دوو کەس لای کەسێک ئیش دەکەن دوو خزمەتکار لای گەورەیەکیان ئیش دەکەن بەڵام یەکێکیان گەورەکەی خۆی دەناسێت و زۆری خۆش دەوێت هەموو سەعادەت و لەزەت و چێژی خۆی لەوەدا دەبینێت کە لەو کەسە گەورەی خۆی نزیک بێت بۆیە کاتێک کە ئەو کەسە گەورەی خۆی ئەرکێکی پێدەسپێرێ بەو پەڕی دڵخۆشیەوە دەیکا دەڵێ من ئەمری ئەو جێبەجێ دەکەم خۆشم دەوێ فەرمانی جێبەجێ دەکەم بەوە خۆشەویستتر دەبم لای کە لەو ئەرکە تەواو بوو حەز دەکا ئەرکێکی تری پێ بسپێرێ بەڵام ئەوەی یەکەم نایناسێت و خۆشیشی ناوێ وەکو پێویست وەسیلە و پەیوەندیەکیش لە بینیاندا نییە لە بینی خۆی و گەورەکەی بۆیە کە ئەرکێکی پێدەسپێرێ زۆر لە شانی قورسە ناڕەحەت هەر تەمەنا دەکات تەواو بێ و نەجاتی بێ دەزانی برای مسلمان ئەو ئەرکەی کە خوای گەورە پێت دەسپێرێ تۆ ئەو دوو کەسە یەکێکی لەم دوو کەسە ئەگەر بزانی چی ئەو ئەرچی بە ڕۆژوبوون و نوێژکردن و قورئان خوێندن و زیکرکردنی پێسپاردوویت واللهی حەز ناکەی تەواو بێت واللهی تام و چێژ لەوەدا دەبینی کە تۆ عیبادەتی خوا دەکەیت بۆ چونکە دەڵێ من فەرمانی رب العالمین جێبەجێ دەکەم ئەو خوای دروستی کردوم ئەو خوای ڕزق و ڕۆزیم دەدا ئەو خوای لە هەموو ناڕەحەتیەک ڕزگارم دەکا ئەو پەروەردگارەی کە داوای لێ بکەم وەڵامم دەداتەوە ئەو پەروەردگارەی لە هەموو کەسێ بەڕەحمترە بە من ئەو پەروەردگارەی کە مردنمی بەدەستە بەهەشتی بەدەستە دۆزەخی بەدەستە ئەو پەروەردگارەی کە زۆر میهرەبانە لەگەڵم بۆیە تۆ خۆشی خۆت و سەعادەتی خۆت لەوەدا دەبینیتەوە کە لە گوێڕایاڵی پەروەردگارت دابی ڕەمەزان تەواو بوو پرسیار دەکەی ئەی پەروەردگار چیتر لە جێژندا چی بکەم خێرە ئەی دوای جێژن لە شەوال چی بکەم خێرە ئەی دوایی لە مانگەکانی تردا چی بکەم بۆی دائیمەن لە تۆ نزیک بم ئەی پەروەردگارم و دائیمەن مەحەبەتی تۆ لە دڵمدا بێ و دائیمەن تۆ خۆشت بوێم و دائیمەن ڕێزم هەبێ لای تۆ چونکە والله عزتنا في طاعتنا وذلنا في معصيتنا دەزانی کەی تۆ بەعیزەتیت دەزانی تۆ کەی سەعید و بەختەوەریت ئەو کاتێک کە عیبادەتی خوا دەکەیت چێ هەیە لە ئێوە مەگەر لە جۆری یەکەم بن ئەجینا چێ هەیە لە ئێوە ڕەمەزان بە تایبەتی لە ڕۆژانی ئەخیر لەو پەڕی دڵخۆشی دانەبوو بێت چێ هەیە لە ئێوە کە ڕەمەزان کۆتایی دێت زۆر بێتاقەت نابێت کە ئەخیر ڕۆژی ڕەمەزانە شەوانمان ئاوەدان بوو لە مزگەوت نەما بە ڕۆژ بە ڕۆژوو بووین نەما بەردەوام خەریک بووین حیسەی ئەمڕۆی قورئانەکەمان بخوێنین ئەوەش کەم تەرخەمی لێ دەکرێت لە مەودووە بۆیە براکەم عیزەتی تۆ سەربەرزی تۆ بەختەوەری تۆ خۆشحاڵی تۆ ڕێکخستنی ژیانی تۆ لە چیدایە لە تاعەتی خوادایە ئەی کە لە تاعەتی خوا دوور دەکەویتەوە تووشی زەلیلی دەبیت تووشی شەقاوەت و بەدبەختی دەبیت بۆیە براکانم وا بڕوانە عیبادەت و تاعەت کە بۆ خۆتە وا مەزانە پەروەردگار ئیشی بەوەیە من و تۆ تینوو بین برسی بین شەونخۆنی بکەین و ماندوو بین یەک ئیشی بەوە نییە بۆ تۆیە تۆی لەسەر پەروەردە دەکا بۆی تۆ دڵخۆشکە بۆی تۆ بە عیزەتکە بۆی تۆ کامەران و سەربەرزتکە چونکە بە ئەندازەی نزیکبوونت لە خوا بە ئەندازەی ئەوە تۆ بەختەوەری سەعیدی کامەرانی سەربەرزیت و بە ئەندازەی غافڵبوونت لە خوا و بێ ئاگاییت لە خوا و دووریت لە خوا بە ئەندازەی ئەوە تووشی دەردەسەری و مەشاکل و زەلیلی و ڕسوایی دەیت